ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ گەشتی هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم و سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ بکەم. بەهای دینار بەرامبەر بە دۆلار ناجێگیرە، ئەوەش هۆکارەکەی بۆ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران دەگەڕێتەوە. لە ئێستادا بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزیوە. جەنگی ئێران و ئیسرائیل بۆ دووەم ڕۆژ بەردەوامە. میدیاکانی ئێران باس لە بەکارهێنانی گەڕەی هورموز وەک کارتێکی فشار دەکەن. جەنگی نێوان ئێران و ئیسرائیل گەشتە ئاسمانیەکانی ڕاگرتووە و زیانێکی گەورەش بە کۆمپانیاکانی هێڵی فڕۆکەوانی گەیشتووە. زیاتر لە 100 خانووی گەشتیاری بێمۆڵەت لە سنووری قەزای ئامێدی هەیە و ئەوەش نیگەرانی لای خاوەن ئۆتێل و مۆتێلەکان دروست کردووە. داوا دەکرێت خاوەن خانووەکانیش مۆڵەتی وەرگرتنی گەشتیاریان پێ بدرێت. دووبارە سڵاوتان لەبێ. وەکو باسم کرد سەرەتا بە بەهای دینار بەرامبەر بە دۆلار دەستپێکەین لە دوای ئەو هێرشەکە ئیسرائیل بۆ سەر ئێران ئەنجامیدا هەندێک لێکەوتەی ئابووری هەبوو کە یەکێک لەوانە کاریگەری لەسەر بەهای دراوەکان هەبوو. بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە یەکەم ڕۆژی کردنەوەی مامەڵەکان لە بازاڕەکانی هەرێم ناجێگیری بەخۆیەوە بینی. بەهای 100 دۆلار بۆ 146,000 دینار بەرز بووە. هۆکاری ئەوەش ئەو ئاڵۆزیە کە لە نێوان ئێران و ئیسرائیل دروست بوو هەڵبەتە ئیتر لە ئاڵۆزی دەرچووە لە جەنگان ئەو دوو وڵاتە لەگەڵ یەکتر نیگەرانی هەیە لەوەی پرشکی ئەو ئاگرا بەر عێراقیش بکەوێت. ئەوە هۆکاری ناسەقامگیریە لە بەهای دینار بەرامبەر بە دۆلار. هەروەها لە بازاڕەکانی تارانیش بەهۆی هێرشە بەردەوامەکانی نێوان ئەو دوو وڵاتە بەهای تمەن بەرامبەر 100 دۆلار لە 10 ملیۆن تمەن نزیکە بێتەوە. ژاوەژاوە و گفتوگۆیی مامەڵەکارانی دراوە لە بازاری دراوی سلێمانی. هەر یەکە و لە لایەکی بازاڕەکە باسی گۆڕانکاریەکانی بەهای دۆلاری ئەمریکی و تمەنی ئێرانی بەرامبەر بە دیناری عێراقی دەکەن. جەنگی نێوان ئیسرائیل و ئێران گۆڕانکاریەکانی بەهای دۆلار و تمەنی بەرامبەر بە دینار خێراتر کردووە. بە جۆرێک لەگەڵکردنەوەی بازاری دراو تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە 100 دۆلاری ئەمریکی با 145,000 دیناری عراقی مامەڵەی پێوە دەکرێت و بەهای تمەنیش بەرامبەر بە 100 دۆلار 8 ملیۆن و نیو تمەنە. بەڕێزیان بازاڕی دۆلاری ئێمە کە بازموونی چەند ساڵە لێرە ئیشەکەین بەرز و نزمی بازار هەر بووە واریدە. خۆشی ناوچەکە و خۆشگوزاری ناوچەکە بازار دێنێتە خوار. گرژی ناوچەکە بازارە باتە سەرەوە بە هەموو عملەکانەوە. ئەمە پێوەستنیە بە عێراقەوە بە ئێرانەوە بە چەندان ناوچەی تریشەوە. هەر هەواڵ و گۆڕانکاریکی نوێ دەربارەی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران کاریگەری دەستبەجێ لەسەر نرخی دراوەکان دەبێت. بۆیە مامەڵەکاران نایانەوێ بە قابارەیەکی گەورە مامەڵە بە دۆلار و تمەنەوە بکەن، چونکە ترسیان هەیە ئەوەی هەیەە لە دەستیان بچێت. هەمیشە ئەم بارودۆخانە کە ڕووەکاتە هەر وڵاتێک تاسی لە دراوی ئەو وڵاتە ئەکات. ئێمەش بە جۆرێک لە جۆرەکان پێوەستین بەو ئاگری جەنگەوە، چونکەوە تا ئاسمانی ئێمە درۆن و موشەکەی پێهات و ئەڕات. ئەمە وای لێ کردووە کە دراوەکەمان بازاڕەکە تقریبەن زۆریش ناو شڵەژاوێکی پێوە دیارە، بەرزیەکی پێوە دیارە. ئەمە وای کردووە کە دراوەکە سابت نییە، جێگیر نییە. لە ماوەکانی ڕابردوودا بەهای دینار بەرامبەر بە دۆلار ڕۆژ بە ڕۆژ بەرزبوونەوەی تۆمار دەکرد. بەهای تمەنی ئێرانیش لە کاتی کۆبوونەوەکانی نێوان ئێران و ئەمریکا زیاتر بەرز دەبووەوە. بەڵام جەنگی نێوان ئیسرائیل و ئێران کۆتایی بەو بەرزبوونەوەنە هێنا و ئێستا کەس نازانێت چارە نووسی دراوی ئەمریکی و ئێرانی بەرامبەر بە دینار لە داهاتوودا بەرەوچۆ دەڕوات. جەنگ لە ئیسرائیل و ئێرانە و سەدان و هەزاران کیلۆمەتر لێرەوە دوورە، بەڵام کاریگەریەکانی لێرە دەبینرێت و گەر لە داهاتوودا بەم جۆرەی ئێستا جەنگ بەردەوام بێت ئەوە ڕەنگە کاریگەریەکان تەنها لە گۆڕانکاری بەهای دراوەکاندا نەمێنێتەوە. ڕۆبادین کورسات نیوز سلێمانی.
بڕوا باسی بەهای دراوەکانی بۆ کردین باسی بەهای دیناری بۆ کردین بەرامبەر بە دۆلار منیش لێرە ئەمەوێ هەندێک باسی نەوت و زێرتان بۆ بکەم و گۆڕانکاریانەکە لە دوای دەستپێکردنی ئەم جەنگەوە بەسەریانە هاتووە و باسی ئەوشەکەین کە پێشبینیەکان بەرەوچین ئۆنسەیەک زێر لە بازارەکان جیهان هەرچەند ئەمڕۆکە بازارە جیهانیەکان داخراون و ئەمە ئەو گۆڕانکاریانەیە کە لە ڕۆژی ڕابردووە بەسەر ئەم دوو کانزاگران بەهایە هاتووە بەڵام لە بەرەوەی کە گرژیەکان بەردەوامن بێگومان گۆڕانکاریەکانیش هەر بەردەوامن ئۆنسەیەک زێر بۆ 3432 دلار بەرز بووە جان بەرزبوونەوەی نرخی زێر ئێمە بەردەوام لێرە لە ئابووری کورسات نیوز باسیەوەکەین کە هەرچی ناسەقامگیری ژیۆپۆلیتیکی زیاتر بێگومان و بەرهێنەرێکی زیاتر ڕوئەکەنا و بەرهێنان لە زێر لە بەرەوەی کە و بەرهێنانێکی دڵنیایەوە دڵنیان کە سامانەکەیان پارێزراو ئەبێت بە پێچەوانەوە هەرچی ناسەقامگیریەکان زیاتر بێ و بەرهێنان بە تایبەتی لە کەرتە جیاوازەکانەوەوانە کە مەترسی و ڕیسکیان لەسرە ئەکشێنرێتەوە بەرەو زێر ئەچێت و ئەو بەرزبوونەوەی خواستش ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخەکەی بەڵام هۆکارێکی تریش هەیە جگە لەم ناسەقامگیریە ژێۆپۆلیتیکیە گرنگە کە لە ناوچەکەی ڕوویداوە دۆناڵد ترەمپیش هێشتا سوورە لەسەر سیاسەتە بازرگانیەکانی و ئەڵێت باجە لەوانەیە دیسان و باجی گومرگی تاکلایەنە بسەپێنێت بەسەر هەندێک وڵاتە هەرچەندە بڵین وەزیری گەنجینەی ئەمریکا باس لەوە کا دەڵێ ئەو هەڵپەساردنە 90 ڕۆژیە کە هەمان بووە لەوانەیە درێژ بکرێتەوە بەڵام دیسانەوە گومانی لایوە بەرهێنەران دروست کردووە و کاریگەری لەسەر بازاڕی زێر دروست کردووە جا 1 کیلۆگرام زێڕیش بۆ 11373 دلار بەرز بووەتەوە 1 لیرەی زێر گەیشتۆتە 727 دلار و 1 مسقال زێری ئایارە 21ش کە لە هەرێمی کوردستان دیارە ئەمە مەرغوبترین نۆعی زێڕە بۆ 730,000 دینار بەرز بووەتەوە ئەو کاریگەریانە کە لە جیهانە ئەو گۆڕانکاریانە کە لە جیهانە ڕوئەیات ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستانیش دروست ئەکات 1 ئۆنسە زیویش 36 دلار و 30 سنتە وەکو پێشتر وەکو هەمیشە و بەردەوام باسمان کردووە زیویش هەر بۆ ئاراستەیە ئەڕوا کە زێر ئەڕوا بگرە بە خێراییەکی زیاتریش بەڵام نرخەکەی وایە کە ئەو کەسانەکە دەرەقەتی زێر نانەتوانوە بەرهێنان لە زیوا بکەن. جاگەر بمانەوە باسێکی نەوتی خاویش بکەین دیسانەوە ئەم گۆڕانکاریە کە ڕوویدا ئەو هێرشە ئەو جەنگەکە لە نێوان ئێران و ئیسرائیل ڕوویدا نرخی نەوتی بەرز کردەوە 1 بەرمیل نەوتی خاوی برنت بۆ 74 دلار و 66 سنت بەرز بووەوە جا هۆکاری ئەمەش ئەوەیە کە یەکەم نیگەرانیەک دروست بووە لە دابینکردنی زنجیرەی دابینکردنی جیهانی لە دوای ئەم هێرشانە لەبەرەوەی کە هەر لە ئێستاە ئێران کۆنتترۆڵی گەروێکی یەکجار گرنگی لە بەردەستایە کە گەروی هورمزە گەروی هورمزیەکێک لە گەروە هەرە گرنگەکانە کە لە بازرگانی نەوت تا کاریگەریەکی یەکجار گەورە دروست ئەکات و ئەگەر بێت و ئێران بە هەر شێوەیەک بێ وەکو فشار بەکاری بێنێت یا ئەگەر لە جەنگەکەیە بۆ نمونە زیانی بەربکەوێت ئەمە کاریگەری گەورە لەسەر بازرگانی نەوتی جیهان لەسەر بازاڕی نەوتی جیهان دروستەکات تەنها نیگەرانیەکە ئەوە نییە کە نەوتی ئێران ئەو ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل تقریباً 3 ملیۆن بەرمیلە کە هەناردەی ئەکا لە بازاڕەکاندا ببڕێ بەڵکو نیگەرانی هەیە لەسەر هەناردەی وڵاتانی ناوچەکەش لەوانە بۆ نمونە عێراق و سعودیە و کوێیت و وڵاتانی تری کەنداو 1 بەرمیل نەوتی خاوی تەکساسیش بە 72 دلار و 91 سنتە دیسان ئەمە شەر بەرزبوونەوەی تۆمار کردووە غازیش بۆ 3.58 دلار بەرز بووەتەوە هەموو کانزا گرنگەکان لەسەر ئاستی جیهان بەرزبوونەوەیان تۆمار کردووە بازاڕە جیهانیەکان ناسەقامگیریەکی زۆریان بەخۆبینیوە لە دوای ئەو جەنگاکە لە نێوان ئێران و ئیسرائیل ڕوویدا جیاواز لە بابەتی بەهای دراوەکان و بابەتی کانزا گرنگەکان لەسەر ئاستی جیهان هەر دەربارەی ئێران و ئیسرائیل ئەم گرژی نێوان ئەم دوو وڵاتە مێژوێکی دوور و درێژی هەیە بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە توانای ئابووری و سەربازی ئەو دوو وڵاتە جیاوازە بۆ نمونە ئێران لە ڕووی سەرچاوە سروشتیەکانەوە لەوانە نەوت و غاز دەوڵەمەندە لە ناوچەکەشە هەژمونی هەیە بەڵام بەهۆی سزانێ و دەوڵەتیەکان و ئەو کێشانەکە
لە پێکهاتی ئابووری وڵاتەکە هەیە دۆخێکی سەختی ئابووری هەیە بە دۆخێکی سەختی ئابووریات تێئەپەڕێت لە بەرامبرە ئیسرائیل خاوەن تەکنەلۆژیا و چەکی پێشکەوتووە لە ئاستێکی نێودەوڵەتیشە لەگەڵ وڵاتانی زلهێز هاوپەیمانە ئابووریەکەشی لەسەر بنەمای تەکنەلۆژیای نوێ و پێشکەوتووە هەردوو وڵات بودجەیەکی سەربازی زۆریان هەیە ئەوەش کاریگەری ڕاستەوخۆ لەسەر سیاسەتی ناوخۆی و دەرەکی ئەو دوو وڵاتە دروست دەکات و کاریگەری لەسەر ناوچەکەش بەجێهێڵێت. لێرەیە ئەمێ بە داتا و ژمارە باسی ئابووری ئێران و ئیسرائیلتان بۆ بکەم باسی بودجەی سەربازی ئەو دوو وڵاتەتان بۆ بکەم بۆی بەراوردێک بکەین کە بەراوردێک کرا لە نێوان ئەو دوو وڵاتەیە بێگومان بەرچاو ڕوونترە بین لەوەی کە هاوسەنگی هێز بە چ شێوەیەک ئەبێت بەڵێ وەکو لێرەیە ئەتوانین بەڕوونی ببینین لە ڕۆی ژماری دانیشتوانە و دوڵاتە جیاوازێکی یەکجار زۆریان هەیە ئێران 87 ملیۆن و 400 هزار کەس ژماری دانیشتوانێتی لە کاتێکا ئیسرائیل 9 ملیۆن و 900 هزار کەس دانیشتووی هەیە و لە ڕووی قەبارەی ئابووریەوە قەبارەی ئابووریەکەیان سەرڕای ئەوەی کە قەبارەی وڵاتەکان و قەبارەی هاوڵاتیانی وڵاتانە جیاوازە بەڵام تقریبا نەتوانین بڵێن نزیکن لە یەکەوە ئێران 470 میلیارد دلار کۆی بەرهەمی ناوخۆیەکەیەتی و کۆی بەرهەمی ناوخۆی ئیسرائیل GDP ئەو وڵاتە 530 میلیارد دلارە جا لە ڕووی گەشەی ئابووریەوە ئەگەر بمێ بەراوردێک بکەم ساڵی 2024 چەند گەشەی کردو لە بڕێک هێشتا لە ساڵی 2025 بێگومان داتاکانی ئەم ساڵ هێشتا نەخراوەتە ڕوو و ساڵی 2023 بۆ 2024 ئابووری ئێران لە سەدا 4 گەشەی تۆمار کردووە ئابووری ئیسرائیلیش لە سەدا 2.5 گەشەی بەخۆیەوە بینیوە کە هۆکاری ئەوە هۆکاری ئەو گەشەکەمەی ئابووری ئیسرائیل لەگەڕێتەوە بۆی کە لە ماوەی ئەو ساڵەیە بە گەرمی لە جەنگا بووە لەگەڵ حەماس و لە کەرتی غەزە لە ڕووی هەڵاوسانەوە یەکجار جیاوازیان هەیە ئەو دەوڵاتە لە بەرەوەی کە هەڵاوسان لە ئێران لە سەدا چلا ئەوە ئەگەڕێتەوە بۆ سزانێ و دەوڵەتیەکان کە لەسەر ئەو وڵاتە هەیە و ئەو پێکاتە ئابووریە هەندێک لە ئابووری ناسانەڵێن بەڕێوەبردننی خراپ هەیە لە سیستەمی ئابووری ئەو وڵاتە کە ئەمانە هۆکارن بۆی کە ئەو وڵاتە هەڵاوسانێکی زۆری هەیە و مەژەبێتە هۆی بێگومان ینی یەکێک لە لێکەوتەکانی گرانبوونی کاڵا و شمەکە لە وڵاتە بەڵام هەڵاوسان لە ئیسرائیل معقوڵە ڕێژەکەی زۆر باشە لە سەدا سێە ئەبێ بڵێن کە سەرڕایەوەی کە بەردەوام لە ماوەی ساڵی ڕابردووشا وڵاتە لە جەنگا بووە لە ڕووی ڕێژەی بێکاریەوە ئێران سەدا 9.6 ڕێژەی بێکاریەکەیەتی و ئیسرائیل لەم ڕۆژەوە بارودۆخی باشترە لە سەدا 3.9 نزیکەی سەدا 4 ڕێژەی بێکاری ئیسرائیلەوە ئەو بەرهەمانەکە زیاترین هەناردەی هەیە ئێران بریتین لە نەوت و پترۆکیمیا بەڵام ئیسرائیل تەکنەلۆژیا و کەرستەی سەربازی و ئەڵماس لە ئاستێکی زۆرا هەنارداکە ئەگەر باسی وزەش بکەین ئیسرائیل هەناردەکارێکی باشی غازی سروشتی شلیشە ئەمان LNG کە باسمان کرد. بەڵام لە ڕووی بودجەی سەربازیەوە گەرمانەوە باسی بودجەی سەربازی ئەو دووڵاتە بکەین ساڵی 2024 بودجەی سەربازی ئێران 9 میلیارد دلار بووە بودجەی ئیسرائیل 24 میلیارد دلار بووە جا پشکی بودجەی سەربازی ئەو دوو وڵاتە لە کۆی بەرهەمی ناوخۆیەکەیان بۆ ئێران لە سەدا 2 بووە بۆ ئیسرائیل لە سەدا 4.5 بووە واتە لە سەدا 4.5 کۆی بەرهەمی ناوخۆی ئەو وڵاتە تەرخان کراوە بۆ بودجەی جەنگ و بودجەی سەربازی بودجەی جەنگ نابودجەی سەربازی یارمەتی دەرەکی یارمەتی سەربازی دەرەکی کە بۆ وڵاتانە تەرخان کرابێت ئێران لە بەرەوەی کە ئەزانین ساڵانێکی دوور و درێژە ڕۆبەڕووی سزانێ و دەوڵەتیەکانە بێتەوە ئەو یارمەتیەی ئەتوانین بڵین دەست ناکەوێت و سنووردارەوە پشتی بە ناوخۆ بەستووە و پشتی بە بەرهەمهێنانی ناوخۆ بەستۆ بەڵام یارمەتی سەربازی دەرەکی بۆ ئیسرائیل ساڵانە 3 میلیارد و 800 میلیۆن دلار یارمەتی سەربازی لە ئەمریکا وەرئەگرێ ئەکرێ بڵێن کە ئەمریکا پاڵپشتێکی گەورەیە بۆ ئابووری جەنگی ئابووری سەربازی ئیسرائیل جا هەر پەیوەست بەم بابەتە
ئەمەوێ باسی بابەتێکی ترتان بۆ بکەم. باسی گەروی هورمزم کرد پێشتر کەوتم ئێران کۆنتترۆلی ئەو گەروەی لە بەردەستایە و ئەم گەروە گەروێکی گرنگە بۆ بەتایبەتی ئابووری وزەی جیهان. کە گرژیەکانی نێوان ئێران و ئیسرائیل پەرە ئەسێنێت بە تایبەتی کە ئەکەوێتە قۆناغی جەنگی ڕاستەوخۆوە وەک ئێستا کە ئەو دوو وڵاتە لە جەنگان پرسی گەروی هورمز ئەو ڕوژێت. لەم جەنگەشا کە دوو ڕۆژە دەستی پێکردووە لەلایەن میدیاکانی ئێرانەوە باس لەوە ئەکرێت کە گەروی هورمز وەکو کارتی فشار لەلایەن ئێرانەوە بەکار بهێنرێت کە ئەم گەروە واتە گەروی هورمز و دوورگەی خارگ لە ئێران دوو شوێنی زۆر استراتیژی و گرنگن لە وڵاتە و وڵاتانی جیهان و بە تایبەتی وڵاتانی ناوچەکەش نیگەرانن لەوەی کە بە هەر شێوەیە کێشە لە کاروباری ئەو دوو شوێنە بکەوێت و ئەو کێشەیە ئەکرێت بۆ نمونە ئێران وەکو کارتی فشار بەکاری بهێنێت یان ئەکرێت هێرشی سەربازی بکرێتە سەر ئەو شوێنانە یان ئەو تا هێرشی ئەلکترۆنی بکرێت بە هەر شێوەیەک ئاستەنگ لە کاروباری ئەو دوو شوێنە ئەو دوو ناوچێ بکەوێت ئاستەنگ بۆ ئابووری جیهان دروست دەبێت. هەم کاریگەری لەسەر نرخی جیهانی نەوت و بەرهەمە جۆراوجۆرەکان دروست دەکات و هەمیش کاریگەری لەسەر داهاتی ئێران بە تایبەتی داهاتی نەوتی ئەو وڵاتە ئەبێت. گەروی هورمز و دوورگەی خارگ دوو کۆڵەکەی گرنگی ئابووری نەوتی ئێران و بازرگانی جیهان و بە تایبەتی لە کەرتی وزەیە لە ئێستا لەم دۆخەیە لە هەمیشە زیاتر مەترسیان لەسرە زیاتر لە سەدا 90 هەناردەی نەوتی ئێران لە دوورگەی خارگەوە ئەنجامەدرێت لەلایەکیکەوە یەک لەسەر 5 نەوتی جیهان لە گەروی هورمزەوە ئەگوازرێتەوە کە ئەو دوو شوێنە گرنگیەکی زۆریان پێدرێت لەو ڕووەوە. بالێرە بەداتا باسی گەروی هورمزتان بۆ بکەم بزانین کاریگەریەکەی چییە لەم بارودۆخەی ئێستایە و چ مەترسیەک هەیە لەو گەروەوە لە دوورگەی وەکوتم خارگ کە وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتانی ناوچەکەی ینی گرنگی پێێن و بۆیان گرنگە. گەروی هورمز وەکو ئەتوانین لێرەیە بیبینین ئەمەیە لەسەر نەخشەکە بە جوانی بیبینین ئەم بەشە لە کە بڵین ئێران بە عمان و ئیمارات ئەبەستێتەوە گەروی هورمزە درێژیەکەی 167 کیلۆمەترە و قوڵیەکەشی 60 مەترە بڵین لە ڕووی پانیەوە زۆر ینی تەسکە لە بەرەوەی کاڵێ لە تەسکترین شوێنە تقریباً 30 کیلۆمەترەکە ئەکرێ بڵین ئەم گەروە ئابە و قەبارە بچووکەی خۆی گرنگیەکی زۆری لەسەر ئاستی جیهان و بە تایبەتی لە بازرگانی وزەیە هەیە. جا ئەگەرمانێ باسی پێگەی گەروەکە بکەین یەکێکە لە 10 گرنگترین گەروەکان لە جیهانە ئەکەوێتە نێوان زەریای هند و کەنداو و هەروەها گرنگترین ڕێڕەوی ترانزیتی وزەیە لە جیهانە. باسی ئەم خاڵانەتان زیاتر بۆکەم پێتانەڵم چ پەیوەندیەکی بە عێراقیشەوە هەیەوە چ پەیوەندیەکی بە هەناردەی نەوتی عێراقەوەی با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. بەڵێ گواستنەوەی نەوت لە گەروەکە بەم شێوەیە ڕۆژانە 17 بۆ 20 ملیۆن بەرمیل نەوت لە گەروی هورمزەوە ئەگوازرێتەوە کە لە سەدا 20 گواستنەوەی نەوتی جیهانە لە سەدا 20 خواستی جیهان لە ڕێگەی ئەم گەروەوە ئەگوازرێتەوە. هەروەها ڕێڕەوێکی سەرەکیە بۆ گواستنەوەی LNG غازی سروشتی شلجا وڵاتانە کە بۆ نەوت بۆ بازرگانی نەوت پشت بە گەروەکە ئەبەستن ئێران و عێراق و سعودیا و قەتەر و کوێیت و وڵاتانی ناوچەکە بەگشتی و ڕێڕەوی سەرەکی گواستنەوەی LNG شەوەکو باسم کرد لە سەدا 25 هەناردەی جیهان لە ڕێگەی هەناردەی LNG جیهان غازی سروشتی شل لە ڕێگەی ئەو گەروەوەیە کە بە تەواوەتی لە کۆنتترۆڵی ئێرانایە و ئەکرێ بڵێم ڕۆژانە 80 ملیۆن تۆن غازی سروشتی شل لە ڕێگەی ئەو گەروەوە بازرگانی پێوە ئەکرێت. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. وڵاتانی پشتبەست بە گەروەکە بەم شێوەیەن بۆ هەناردا ئێران و عێراق و سعودیە و قەتەر و کوێیت و ئیمارات پشتی پێبەستن و بۆ هاوردەش چین و هندستان و ژاپۆن و کۆریای باشوور و وڵاتانی ئەوروپا پشت بە گەروەکە ئەبەستن و ئەو کاڵانە کە پێویستیانە و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە بیانەوێ هاوردەی بکەن لە ڕێگەی ئەو گەروەوە بازرگانی
پێوە ئەکەن بە زانیاری زیاتر وەربگرین دواتر لەگەڵ میوانێکی باشیش باستیان بارودۆخی ئێستاکەین و کاریگەری ئابوووریەکانی پێگەی ئابووری دوورگەی خارگ ئەگەر بمێ بۆتان باسکەم ئەمەش دوورگەیەکی زۆر گرنگە لە ئێران 190 بۆ 195 نەوتی ئێران لەو دوورگەیە بار ئەکرێت جا من ئەگەر بمەوێ باسی ئەم دوورگێتان بۆ بکەم لە برێکە لەگەڵ بڵین گەروی هورمز باسەکەین گەروی هورمز ئەگەر بکەوێتە ئێرە ئەوە دوورگەی خارگە کە دوورگەکە 483 کیلۆمەتر لە گەروی هورمزەوە دوورە لە پارێزگای بۆ شەهرە لە باشووری ئێران و 8,000 کەسیش ژمارەی دانیشتوانی ئەو دوورگەیە جا ئەگەر باسی توانای هەناردەکردنەکەی بکەم ڕۆژانە 14 ملیۆن بەرمیل نەوت توانای هەیە کە لەو دوورگەیەوە هەناردە بکرێ و وتمان بار ئەکرێ و هەناردە ئەکرێ بە وڵاتان و توانای کۆگاکردنی نەوتەکەشی 23 ملیۆن بەرمیلە بە شێوەی ڕۆژانە بازانیاری زیاتر وەربگرین هەر لەسەر دوورگەی خارگ و کووتمان یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی ئابووری ئێرانە لە خارگ دوورەکەوینەوە باسی دوو نۆکەندی گرنگی تر ئەکەین کە ئێران ئەتوانێەوە هەڕەشەیەوەشی کردووە کە مەترسی دروست بکە بۆ سەر ئەو نۆکەندانەیەکێکیان نۆکەندی سوێسان نۆکەندی سوێس ئەگەر بمانەوێ لەسەر نەخشەکە باسی بکەین ئەکەوێتە ئەم شوێنە کە بڵین ئەم مەسافەیە پێشتر لەم مەسافەیە و لە ڕێگەی نۆکەندەکەەوە بازرگانی ئەنجام ئەدرا بەڵام لە دوای ئەوەی کە بەهۆی حوسیەکانی یەمەنەوە کێشەی بۆ دروست بوو ئێستا کەشتێ بازرگانیەکان ناچارن کە بە دەوری ئەفریقایا بسوڕێنەوە بۆی بتوانن بازرگانی جیهانی ڕای بکەن دەریای ناوەڕاست بە دەریای سوور ئەبەستێتەوە ئەو نۆکەندە ڕێڕەوێکی گرنگی بازرگانیە لە نێوان ئاسیا و ئەوروپایا کە ئێستا کووتم ناچارن بە دەوری ئەفریقایا بسوڕێنەوە 3.9 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە لەو نۆکەندەوە بازرگانی پێوەکرێت لە سەدادەی بازرگانی جیهانە و لە 108 گواستنەوەی غازی سروشتیش لە ڕێگەی ئەو نۆکەندەوەیە بە نۆکەندێکی ترکە نۆکەندی بابلمەندە بە وەری بگرین زانیاری لەسەر ئەو وەربگرین و بزانێکین گرنگیەکەی چییە؟ گەڕی بابلمەندە دەریای سوور بە کەنداوی عەدەن ئەبەستێتەوە لەوێ لەسەر نەخشەکەژە توانین بەڕوونی ببینین ڕێڕەوی بازرگانی نێوان ئاسیا و ئەوروپا و ئەفریقایە 4 ملیۆن بەرمیل نەوت بە شێوەی ڕۆژانە لەو گەروەوە بازرگانی پێوەکرێت وە گەروێکی ینی زۆر گرنگە بۆ گواستنەوەی نەوتی عێراق و عێراق بە زۆری هەڵبەتەوە کووتمان بەشی هەرە زۆری نەوتەکەی لە ڕێگەی گەروی هورمزەوە ئەگوازێتەوە گەر کێشە دروست بێ بۆ هەر کام لەم گەروانە کێشە بۆ بازرگانی نەوتی عێراقیش دروست ئەبێت. ئێستا هەر بۆ ئەم بابەتە بۆ بابەتی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و کاریگەری ئابوووریەکانی لێرە لە ستۆدیۆ میوانێکی گرنگمان لەگەڵا میوانێکی پسپۆرمان لەگەڵامانێ زیاتر باسی لێ بکەین کاک ئاکۆ خدر مامۆستای ئابووری زۆر بەخێر هاتن. ئەمەوێ سەرەتا باسی ئەومان بۆ بکەن کە کاریگەری ئەو جەنگە لەسەر ئابووری عێراق و بە تایبەتی کەرتی وزە و بازرگانی نێودەوڵەتی عێراق چیە بێت؟ زۆر سوپاس بۆ میوانداریەکەتان. بێگومان هەر جەنگێک کە لە ناوچەکەی ڕووەدات کاریگەری لێکەوتەی ئابووری ئەبێت. ئەتوانین بڵێین جەنگ بەشێکە لە سیاسەتی وڵاتەکان کە سیاسەکان پێک نایەن هەڵەگیرسێ جا بۆیە ئەڵێین ئێمە وشەیەکی اقتصادیمان هەیە ئەڵێ ئابووری و سیاسەت دوو ڕووی یەک دراون. بۆیە کاتێکە جەنگی ئیسرائیل و ئێران لە ناوچەکەڵە گیرسێت ئێمە خۆمان نەزانین کۆمەڵێک وڵات لە ناوچەکە پابەندی خۆیان بۆ ئێران هەیە. یەکێک لەوانە یەمەنە، عێراقا، لوبنان تا ڕادەیەکی زۆر بەڵام پێشوەختە ئیسرائیل هات کاری لەسەرەوە کرد یەکێک ئەو پێگانەی کە ئێران پێشتر هەیبووە لاوازی کردن بۆی بتوانرێت دواتر کاتێکە جەنگ لەگەڵ ئێرانە هەڵەگیرسێت کاریگەریەکانی بۆ سەر ئیسرائیل کەم بکرێتەوە. ئێستا بەڕێز لێرە لەو داتانەی کە پێشانەدا یەکێک لەو گەروانەی کە سویز وازانم لەوێ گەسەیرکەی هۆکاری گواستنەوەی باهێڵی بازرگانیەکە بۆ چواردەوری ئەفریقا هۆکارەکەی حوسیەکانی یەمەن بوون کە لەو بوون بە هەڕەشە بۆ سەر بازرگانی جیهانی. بۆیە عێراق کە کەوتۆتە جیرانی ئێران و تا ڕادەیەکی زۆریش نزیکە لە
ئیسرائیلەوە. ئێمە لە کۆتا لێدوان لەو ئەمڕۆ بوو باس ئێران هەڕەشەی ئەوە کە چۆنەڵی هێرشەکان زۆر سڕ ببنەوە لەسەری تا ڕادەی داخستنی گەروی هورمز ئەچێت. لەم حاڵەتەدا کاتێککە گەروی هورمز داخرێ بەشێکی زۆری بازرگانی نەوت بە تایبەتیشی وڵاتانی کەندا و پەکیەکەوێ. خۆت بەڕێزت جوان باس کرد کە لە سەدا 20 نەوتی جیهانی لە ڕێگەی ئەو گەروەوە ئەڕات و سەبارەت بە هەتا بۆ هاوردەکردنی کاڵاش خۆمان نەزانانی ئێمە بەشێکی زۆر لە کاڵای وڵاتانی سین و یابان و وڵاتە ئەوروپیەکانەوە هەر لەو گەروە دێت بۆ. باشە کاک ئاکۆ من باسی ئەو گەروە زۆر ڕاستە زۆر گرنگە باسی ئەو سیناریۆیە ئەەکەین کە ئەگەر بیاوێت وەکو کارتی فشار بەکاری بێنە چی بەسەر ئابووری وڵاتان دێت. بەڵام ئەوی کە زۆر گرنگە کاک ئاکۆ ڕوونا نرخی نەوت لە بەرزبوونەوەی بەهۆی ئەم گۆڕانکاریانە. ئەتوانین بڵێن کە ئەمە لە بەرژەوەندی عێراقیان نەخێر ئەگەر ئەم بارودۆخە درێژە بکێشێت ئابووری ئێمە عێراق وەک وڵاتێکی هەناردەکاری نەوتە بەڵام وڵاتێکی هاوردەکاری کاڵاکانی ترە. ئەگەر بێت و بە نزبەیەکیش نرخی نەوت بەرز بێتەوە لە ئێستاە بەڵام کاریگەریە ئەگەر بە درێژ بوونەوەی جەنگەکە کاریگەریە نێگەتیڤەکانی زیاتر ئەبێت. بۆچی؟ چونکە کاتێکە تۆ جەنگ لە ناوچەیەک هەڵەگیرسێت هەمومان ئەزانین هەڵاوسان ڕوەدا. جا ئەکەوتۆتە سەر ئەوەی ئایا ڕێژەی ئەو هەڵاوسانەی کە ڕوو ئەدا بەرزتر ئەبێتەوە لەو ڕێژەی کە لە نرخی نەوتە زیاتەکە یاخود نزمترە. چونکە تۆ بە داتا ئەبێ بڕیار لەسەرەوە بدرێ. بەڵام لێرە یەک خاڵ زۆر گرنگە ئایا عێراق تا چەند داخلی جەنگەکە بێت؟ ئایا ئەو میلیشیا سەربازیانەی کە لە عێراقن کە وەلایان بۆ ئێران هەیە هەروە بێدەنگ ئەمێننەوە یاخود داخڵە بن؟ لێرە چونکە ئێمە هەمومان ئەزانین بەو دوو ڕۆژە کە جەنگەکە دەستی پێکردووە تا ڕادەیەک نرخی دراوی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەرەو نزمبوونەوە چێ. کاتێک کە نرخی دینار بەرەو نزمبوونەوە چێ واتە ئەو وڵاتە بەرە هەڵاوسانە چێ واتە نرخی کاڵە و خزمەتگوزاریەکان بەرز دەبێتەوە. چونکە ئێمە وەکو عێراق هەموو ئەو کاڵانەی پێداویستین لە دەرەوەی عێراق بەدەستێخین بە تایبەتیش بەشێکی زۆر لەو کاڵایانە ئێمە لە ئێران بەدەستێخین. ئایا گەر کێشە بۆ ئێران و بۆ هاوردەکردنی عێراق لە ئێرانەوە دروست بێ عێراق ناکەوێتە تووشی تەنگژەیەکی گەورەی نابێ یا تووشی هەڵاوسانێکی گەورە نابێت. باشە کاک ئاکۆ منەمێ ئەوە بزانم بۆ نمونە تا چەند ئەسڵەن ئەمەلیە و ئێران ئەتوانێت گەروی هۆرموز وەکو کارتی فشار بەکاربێنە لە بەروی کەمە کاریگەریەکی زۆر یەکەم لەسەر ئابووری خۆی ڕەنگە دروست بکاوە دووهەمەوەی کە ئابووری وڵاتانێکی زۆر بەستراوە بەو گەروەوە تا چەند ئەتوانێت دەست ببات بۆ کارتی فشارە. لێرە پێم وایە تا ئاخیر چۆنەڵی ساتەکانیش دەست نەبا بۆ کارتی فشارە چونکە هەم خۆی اقتصادەکەی خۆی پێویستی بە گەروی هورمزە هەم دەستبردن بۆ گەروی هورمز لەوانەیە کۆمەڵێک دەرگای تر لە خۆی بکاتەوە کە ئێران دوایی بە زیانی تەواو ببێت. چونکە لەو حاڵەتەیە کە گەروی هورمز دادەخرێت زیان بە کۆمەڵێک وڵاتی ناوچەکە شەگەیەنرێ. لەو حاڵەتەیە یعنی بۆ چوونی من ئێران گەروی هورمز داناخە لەوانەیە وەکو کارتێکی فشار کێشەی بۆ دروستکە بۆ کەشتێ بازرگانەکان یا گواستنەوەی نەوتی وڵاتانی کەندا بۆی بێنە سەرخەت بۆەوەی هەوڵێک بدرێ لە ئەنجومەنی ئاسایشەوە بۆ ڕاگررتنی شەڕ و کێشەکان لە ئێستادایا هێورکردنەوەی شەڕەکە لە ئێستاە. کاگاکۆم هەندێک جار هەندێک کەس ئاوی لێڵ بەکارهێنن بۆی ماسی بگرن بۆ خۆیان. ئایا لە ئێستا هیچ وڵات یا وڵاتانێکن کە بیانوێ ئەم بارودۆخی جەنگە بۆ خۆیان بقۆزنەوە بۆی کە بازرگانیەکەیان بەرفراوانتر بکەن و پەل بەهاوێژن بۆ نمونە ببن بە جێگرەوەی ئێران لە بازرگانی لەگەڵ وڵاتانی تر؟ وڵی من لە ئێستاە پێم وانێ هیچ وڵاتێک ئەو کارە بکات. بۆچی؟ چونکی تۆ تا ئێستا جەنگەکە دیار نییە بەرەو چه ئاراستەیەکەڕەوە چ وڵاتێک تایە براوەی جەنگەکە ئەبێت. بێگومان ئێرانی شۆک و یەکێک لە وڵاتانی ناوچەکە کە ساڵانێکە کاریگەری زۆری هەیە لەسەر هەموو ئەو وڵاتانەی لەو ناوچەیان. ئێمە ئەگەر لێدوانی وڵاتانی شوەرگین هەر لە نزیکترین وڵاتەوە کە وەکو جێگرەوەیە کە ببینرێ بۆ کاڵای ئێرانی وڵاتی تورکیایە. سەرۆکی تورکیا لێدوانێکی هەبوو کە
دژی ئەو هێرشانەیە بۆ سەر وڵاتێکی جیرانی ئایا جا ئەوە لێدوانێکی ڕاگەیاندنە چەند ڕاستی تایە لە پشت پەردەوە چیە گوزارێ بەڵام وەکو لێدوانی ڕسمی کەوەری ئەگرین ئێمەش قسە لەسەر شتا ڕسمیەکانەکەین دژی هێرشەکانی ئیسرائیل بوو بۆ سەر ئێران بۆیە پێم وانییە هیچ وڵاتێک بە ئاشکرا دەست وەرداتە ئەو کاروبارە بە تایبەتی وڵاتانی ناوچەکە بۆی هێرشەکانی سەر ئێران زیاد بکرێ بە یعنی بە تمۆی ئەوەی کە ئەوان ببن بە جێگرەوەی کاڵای ئێرانی لە ناوچەکەیە هەر کاڵانە کاک ئاکۆ بۆ نمونە بابەتێکی زۆر گرنگ لەم جەنگەیە لەم بارودۆخەیە بابەتی ترانزێتی چ وزات چ ترانزێتی کاڵایە ئایا هیچ کەس توانستی هیچ وڵاتێک توانستی ئەوەی تیا لە ڕووی ترانزێتیەوە بۆ نمونە خۆی ئێستا لە بارودۆخی جەنگە ترانزێت بتێنێتەوە ئەوەستێت هیچ وڵاتێک توانستیەوەی تیا بێتە جێگرەوەی ئێران بۆ ترانزێتی کاڵا وزە خۆی وەک وزە ئێران ئێستا حەسارێکی گەورەی لەسەرەت ساڵانێکە کە نەوتی ئێران زۆر بە بڕێکی کەم ئەتوانرێ هەناردەی دەرەوەی ئێران بکرێت تەنها چەند وڵاتێکی کەمن ئەوەی ئەتوانن لە نەوت لە ئێران بکڕن بەهۆی ئەو سزا ئابوووریانەی کە ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە خستویانتە سەر ئێران بەڵام لە ئێستاە هیچ وڵاتێک ناتوانێت ببێتە جێگرەوەیوان بە تایبەتی لە بواری ترانزێتا بەڵام لە بواری نەوت و زەشە لە ماوەی کوردخایەن ئێمە هەمیشە لە ئابووریا دوو ماوەمان هەیە ماوەی کوردخایەن لەگەڵ ماوەی درێژخایەن ئەکرێ وەکو جێگرەوەیەک ئەگەر بێت و کاوەیان تا ڕادەیەکی زۆر لەوانەیە ڕوونەدا چونکە عێراق تا ئێستا ناتوانێت دژایەتی یا بەرهەڵستی سیاسەتی ئێران بکە بۆیە ئەکرا ئەگەر هاتبا و ئێران ئەبڵێ ئەو کاریگەریە زۆرەی لەسەر عێراق نەبا و سیادەی عێراق سیادەیەکی وا بە تایبەتی سەرۆک وەزیران و ئەو حیزبە سیاسیانەی کە لە عێراق حکومەکەن ئەیان توانی لە ئێستاە ئەگەر ئەو عیلاقاتە بەهێزە نەبار نێوان عێراق و ئێرانە ببن بە جێگرەوەی وزە بۆ ئێران بە تایبەت خۆمان نەزانانی ئێمە لە عێراقەوە بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە بۆڕی نەوتی جیهان هەیە بە کە بۆڕی نەوتی کوردستان کە بە بەندەری جیهانیەوەی بەستێتەوە بۆیە ئەکرا ئەم بۆڕیە ببێتە جێگرەوەیەک بۆ هەناردەکردنی وزە لێەوە زۆر سپاس ئاکۆ خدر مامۆستای ئابووری زۆر سپاس کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەبوو زۆر سپاس بۆیەوە زۆر هەر سەبارەت بم بارودۆخی کە ئێستا لە ناوچەکەی بوونی هەیە مانەوێ بچینە لای پەیامنێرمان سەلاح جەمیل بۆی بزانین بارودۆخی دەواازە سنووریەکان چۆنە ئایا لەم بارودۆخی ئێستاە هاتوچۆی گەشتیاری و جموجۆڵی بازرگانی لە دەواازە سنووریەکان هیچ گۆڕانکارێکی بەسرا هاتووە یان دۆخی ئاساییە سڵاو لەبێ سەلاح بۆمان باسکە بزانێکین بارودۆخی دەواازە سنووریەکان چۆنە لە ئێستاە زریان ئێمە لە دەواازەی نێودەوڵەتی باشماخین ئەم دەواازە نێودەوڵەتیانە بڕبڕی پشتی ئابووری هەر وڵات و هەرێمێکن کە بازاڕی ئابووری ئەو ناوچەیە چ ببوژێنەوە یا بە پێچەوانەوە لە بەستنیان لە داخستنیان بازاڕی ئابووری ئەو ناوچەیە ڕوبەڕووی قەیران بکەنەوە ئەوەی کە جێگای گەشتبینیە دەواازەی نێودەوڵەتی باشماخ بەردەوام جموجوڵە بازرگانیەکان تایە بەردەوامە و تا ئاستێکی زۆر زۆر باش جموجوڵی گەشتیاریش لێرە بەردەوامی هەیە بۆ یەک ساتیش لێرە جموجوڵی گەشتیاری لەگەڵ بازرگانیدا بەپێی وتەی بەرپرسانی کۆمەڵگەی دەواازەی نێودەوڵەتی باشماخ پەکی نەکەوتووە ئەمانوەیە لە زاری خۆیانەوە زانیاری هەم بە بازرگانان بۆ بەرهێنەران بە تەواوی بینەرانی کورسات نیوز بدەن کە ئایا ئێستا دۆخی دەواازەی نێودەوڵەتی چۆنە جموجوڵ چۆنە وتەبێژی دەواازەی نێودەوڵەتی باشماخ مەریوان کریم ئەگەر پێمان بڵێ جموجوڵەکان هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی ئابووریەوە ئێستا چۆنە لە نێو دەواازەی نێودەوڵەتی باشماخ سەرەتا بە ناوی خوای گەورە و میرەبان سڵاو ڕێز بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات دیارە مەرزی نێودەوڵەتی باشماخ یەکێکە لەو مەرزە نێودەوڵەتیانەی کە بەردەوام جموجۆڵی بازرگانی و گەشتیاری تایە بەردەوامە 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیان داین و سوپاس بۆخوا لە ئێستادا و ڕۆژانی ڕابردوشدا جموجۆڵی بازرگانی و گەشتیاریش بۆ ساتێکیش لە مەرزی نێودەوڵەتی باشماخ ڕانەگیراوە و وەکو خۆتان بەچای خۆتان دەبینن لە ئێستاشدا بەردەوامی هەیە و هیچ گرفتێکمان نییە. واتە بازرگانانی پارێزگاکانی هەرێمی کوردستان پارێزگاکانی عێراق دڵنیا بن و مطمئن من لەوەی کە لێرەوە توانن ئەگەر جوڵەکانیان لە دەواازەیەک
گرفتیە بێت لێرەوە درێژەی پێ بدەن و وەکاڵەکانیان بە شێوازێکی ئامن و پارێزرا و بگەێنەوە دەستی خۆیان یا بۆیان ڕاستە بکرێت. بەڵێ بە دڵنیاییەوە دیارە مەرزی نێودەوڵەتی باشمان بەردەوام دەرگای کراوەیە بۆ سەررجەم بازرگانە خۆشەویستەکان بۆ شۆفێران بۆ گەشتیاران کە خۆشببختانە کارمەندان 24 ساعت وەکو پێم ڕاگەاندن لە خزمەتی هاوڵاتیاندان و هەروەها سەرپەرشتیاری کۆمەلگای باشماغ بەڕێز ئامیدی مافەروەر محەممەد تای ڕەشید خۆشی بەڕێزیان شەو ڕۆژ تەواجودیە لە مەرزەکەدا بۆ پشتیوانیکردن لە کارمەندان و بەڕێوەبەرەکانەوە بۆ ئەوەی کە ئەگەر لە کاتێکدا هەرکێشەیە گرفتێک دروست بێ بە ڕێزیان ڕاستە و خۆ تەداخلی تێدا دەکات و چارەسەری دەکات و سپاس بۆ خوا هەتاوکو ئێستان ساتی لەگەڵ بەڕێستانە قسە دەکەین هیچ گرفتێکمان بۆ دروست نەبووە و هاتوچۆی بازرگانی و گەشتیاریش لە مەرزی نێودەوڵەتی باشماغ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو بەردەوامی هەیە و ئێمە دڵنیایی دەدەینە گەشتیاران و بازرگانان کە شەو ڕۆژ لە خزمەتیان نابین لە پێناو بەرەو پێشبردننی بواری ئابووری و بازرگانی لە هەرێمی کوردستاندا. خۆش بێ زۆر سپاس. دیارە زریان بەپێی ئەو ئامارەی کە لە بەرپرسانی دەواازەی نێودەوڵەتی باشماغ دەستمان کەوتووە لە ماوەی 24 ساعتی ڕابردووە زیاتر لە 5,000 گەشتیار و شۆفێر باربەر بارهەڵگر ئەمانە زیاتر لەو ئامارەیە لەم دەواازەیەوە جموجۆڵیان کردووە و ڕێژێکی زۆر لە گەشتیار لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێنە هەرێمی کوردستان و لێرەشەوە بە پێچوانەوە سەردانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن و دەچنە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و دڵنیایی لێرە درایە تەواوی بازرگانان ئەگەر لە یەکێک لە دەواازە سنوورەکانی عێراق لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە گرفتێکە بێت ئەوە لێرە هیچ گرفتێک نییە دەتوانرێت لێرە بە شێوازێکی ئامن و پارێزراوتر بارەکانیان بگوازنەوە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستان. بەڵێ سەلاح جەمیل پەیامنێرمان زۆر سپاس کە لەگەڵمان ئامادەبی سپاس بۆ خۆت و سپاس بۆ میوانەکەشت. لە دوای هێرشە لە ناکاوەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران بازاڕەکانی جیهان کەوتە دۆخێکی ناسەقامگیرەوە بەهۆیەوە بەشێکی زۆر لە هێڵە ئاسمانیەکان و گەشتەکان ڕاگیران و هێڵە ئاسمانیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زیانی گەورەیان بەرکەوت. ئەم ڕۆژ بەشێکیان با لە بەرچاوگرتنی دۆخەکە گەشتەکانیان دەست پێ کردەوە. هەروەها بەهۆی زیادبوونی مەترسیەکان تێچووی گواستنەوەی دەریاییش بۆ مانگی 7 لە سەدا 15 بەرز بووەوە گەیشتووەتە $12.83 بۆ تۆنێک. با لێرە باسێکی ئەو کۆمپانیا گەشتیاریانەتان بۆ بکەم کە زیانیان بەرکەوتۆ بەهۆی ئەم جەنگەی نێوان ئێران و ئیسرائیل کۆمپانیا فڕۆکەوانیەکانتان بۆ باسەکەم کە بۆتە هۆیەوەی پشکەکانیان داببەزێت و ئاراستەی گەشتەکانیشیان گۆڕدراون هەندێکیشیان گەشتەکانیان بە تەواتی ڕاگرتووە لەوانە وڵاتانی ناوچەکە و بە تایبەتی هیچ کە ئێران خۆی ڕاستەوخۆ لە جەنگەکەیە بەڵام عێراق و وڵاتانی ناوچەکەش گەشتەکانیان ڕاگرت. جا ئەو کۆمپانیانە بریتین لە کۆمپانیای دڵتای ئەمریکی باڵتیکی لاتیڤی هەروەها کۆمپانیای ئەیجیێنی یۆنانی کۆمپانیای ڕایان ئێری ئێرلەندی کۆمپانیای هێڵی ئاسمانی هندستان و هەروەها وەکو وتمان وڵاتانی عێراق و لوبنان و هەروەها ئوردنیش لە وڵاتانە بوون کە گەشتەکانیان بە تەواوەتی ڕاگرت. هەروەها هەرچەند ئوردن ئەم بەیانیە نوێترین هەواڵە بوو کە ئەمڕۆ گەشتەکانی دەست پێ کردەوە. دابەزینی پشکی کۆمپانیاکانی گواستنەوەی ئاسمانی لوفتهانزا لە 105 پشکەکانی دابەزی هەروەها کۆمپانیاکانی KLM، EasyJet، دەڵتا ئێرلاینز و ئەمریکان ئێرلاینزیش لە 104 پشکەکانیان دابەزی. ژاپۆن لە 103.7 پشکەکانی دابەزی. فڕۆکەوانی عەرەبی لە 110، تورکیا لە 107 و پێگاسۆسیش لە 106.4 پشکەکانی دابەزینیان تۆمار کردبا. زانیاری زیاتر هەر دەربارەی کۆمپانیاکان وەربگرین. بەڵێ کۆمپانیاکانی گواستنەوە ئەم کۆمپانیانە کە بۆتان باسەکەم هەندێکیان دابەزیون هەندێکیان بەرزبوونەوەیان تۆمار کردووە. کروزلاین کە لە 103 دابەزیوە هەروەها کارنیڤڵ کۆرپ کە لە 104 دابەزیوە. ئەم دوانە کەشتی کرۆزی گەشتیارین لە بەروی کە بەهۆی جەنگەوە گەشتیاردا ئەبەزێ پشکەکانیان دابەزیەوە. بەڵام کۆمپانیاکانی مێرسک هەروەها هاپاگلۆید هەروەها کۆمپانی ئەمانە بەرزبوونەوەیان تۆمار کردووە لە 103.5 لە 101.2 هەروەها کۆمپانیای فرۆنتلاین و تۆرم و
یۆرۆناڤیش لە سەدا 3.9 بۆ لە سەدا 8 بەرزبوونەوەیان تۆمار کردو. ئەمانە بەهۆی ئەوە بەرزبوونەوەیان تۆمار کردووە کە تێچووەکانی گواستنەوەمانە کۆمپانیای گواستنەوەی گشتین تێچووەکانی گواستنەوە بەرز بۆتەوە، تێچوی بیمە بەرز بۆتەوە، بۆیە بەهای پشکەکانیان بەرزبوونەوەی تۆمار کردووە. هەروەها ئاژانسی گەشتیاری بوکینگ هۆڵدینگ و ئەکسپێدیا کە ئەمانە ئاژانسی ئۆنلاینی گەشتیارین لە سەدا 1.5 پشکەکانیان دابەزینی تۆمار کردووە. ئەمە کۆتازانیاریمان بوو دەربارەی کۆمپانیا گەشتیاریەکان، بەڵام ئەمانەوێ بچینە تاران کرماشان لەوێ. دکتۆر سیامک بەهرامی مامۆستای زانکۆ لەگەڵمانە. سڵاو لەبێ دکتۆر لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەوە لەگەڵمانە. دکتۆر پێمان بڵێ کە بە لەبەر چاوگرتنی ئەم بارودۆخەکە ئێستا ئێران بەسەریاتەیە پەڕەت بارودۆخی ئابووری ئەو وڵاتە هەتا ئێستا مەزندەتان چییە بۆی وە چ زیانێکی ئەبێ بەرکەوت بێت؟ سڵاوم هەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستان. هەروایەکە خۆتان باستان کرد خۆ بارودۆخەکە زۆر ناکۆکی و ترسنۆکی زۆری تێدایە. ئێران هەر بەخۆی لە قەبلەوە کە ئەم هێرشانە ئەنجام بدرێ وەزعیەتێکی ئابووری زۆر باشی نەبوو و لەخۆ ئەم کێشانە و ئەم هێرشانی چە توانیوێتی بەستەڵاح سێبەرێکی زۆر قرس بخاتە سەر ئابووری ئێران. وەلێک ئێمە بزانین کە ئەم هێرشانە کە کراون ئەم بارودۆخە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە فقط زیانی لەسەر ئێران نییە، هەر ئاوایەنێکی ئێوە باستان کرد و ئامارێکتاندا لەسەر هێڵە ئاسمانیەکان و گەشتیاریەکان و ئەبینین لەسەر نەتەنیا اقتصادی ئێران، لەسەر ئابووری ئێران، لەسەر ئابووری ئیسرائیل، لەسەر ئابووری ناوچەکە و لەسەر ئابووری جیهانیش تەسیری هەیە. ئەم کێشە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوویداوە ئەوە شتێکە کە پێی دەڵێن وابەستگی متقابلی ئابووری لە ناو دنیایەکی ئیمڕۆ هەیە. یعنی هەر کێشەیە لە هەر نقطەیەک لە دنیا بەوجود بێتوانێت لەسەر ئابووری تەواوی نقاتی دنیا تەسیری هەبێ. ولی من ئەگەر بم هەبێ دەرمەوردی ئەم کێشە قسە بکەم ئەتوانم بڵێم کە ئەم جەنگە هەم لەسەر ئێران تەسیری هەبووە کە تەسیراتەکەی زۆر لەسەر ئیسرائیل، لەسەر ناوچەکە و لەسەر اقتصادی جیهانی کە من فقط یەک سری ئامارتان پێ دەدەم کە بزانین لەکوێ بارودۆخێکی ناکۆک داین. هەر بە ئیستلاح بە و کێشەکە لە جمعەوە شروع بوو، لە شەوی جمعەوەی ڕابردوورەوە شروع بوو. ئێمە لە ناو ئێرانما بەرزبوونی نرخی دلارمان هەبوو، یعنی دلار کە نزیکی بینی 73 تا 80 من بوو لە بازاڕی ڕسمی و نافەرمیە گەیە نزیکی 95,000 تمەن، یعنی 30% قیمەتی دلار بەرز بووە هەر لە شەوێکتا لە ئەم دو سێ ڕۆژە. ئەم نرخیجە هەر ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرتر دەڕوە. نرخی زێر هەروایە زێری هێژدە عەیارمان بووە کە نزیکی 25% ئەویش نرخی بەرز بووەتەوە. تەوەڕۆم لە ناو ئێرانە ئەگەر ئەم کێشە بەردەوام بێ احتماڵاً لەڵان ئێمە عەدەدێکی زۆر کەم بڵێن تەوەڕۆمێکی 45% مان ناو ئێرانە هەیە کە ئەم تەوەڕۆمە ممکنە لە بازەیەکی زمانی کورتا بگێتە 50 تا 55%. دکتۆر بەهرامی من ئەمەوێ لە بەرەوەی کە ئەمە لە کاتەکەمان زیاترین استفادە بکەین بۆی زیاترین زانیاری وەربگرین. باسی دراوتان کرد سەرەتا بام پرسیارەکەم ببەمەوە بۆ ئەوێ پێتان وایە لە ئەگەری بەردەوامبوونی ئەم بارودۆخە بەهای تمن بەرامبەر بە دۆلار هەتا کوێ دابەزین بەخۆیەوە ببینێت و پێتان وایە لە ڕۆژانی داهاتووە باسی داهاتووی نزیکەکەم تمن بەرامبەر بە دۆلار چه ئاستێک بەخۆیەوە ببینێت؟ والله ئەو جۆرەکە دەیبینین یانێ نرخی ئەگەر دوورنەمایەکمان نەبێ بۆ ئاشتی و بۆ ئەمەکی ئێران بگەڕێتەوە سەر مزاکرات ئەم شەڕە ناتوانێت فرە درێژ خاوێن بێ بە خاتری هەزینانێکە بە ئابووری هەم ئیسرائیل هەم ئێران خەریکە تەحمیلی دەکات. ولی لە بازەیەکی زمانیە شاید من بڵێم تا ئەگەر بڕوات و دوورنەمایەکی باشمان نەبێ شاید تا 150,000 تمەنیش بڕوە. تا 150,000 تمەنەوە مەزندا کە دابەزینێکی یەکجار زۆرە. اینجا دکتۆر ئەمە یەک شتی تریش بڵێم هەتاوەکو کەی ئێران بەرگەی بۆ نمونە کورتنەهێنانی کاڵاوشمەک ئەگرێت، کورتنەهێنانی بەرهەمە سەرەتاییەکان بەرهەمە خۆراکیەکان، ئایا بازرگانی لە وڵاتە پەکی کەوتووە یان نا هێشتا توانێ هەناردە بکالانی کەم بەرهەمە سەرەتاییەکان هاوردە بکات؟ والله خۆ ئەویچە دەڵێم ئەلعانەکێ شتەکە زۆر نەبەسراوە ولی قەتعان ئەگەر بچێ بە بەرۆ ئەو شتانیچە زیانی زۆر دەبینە، یانێ
ڕێگەیان لێ دەبەستێەوە ئەسەن ئایا بەم فکر دەکەینەوە کە ئێران ئەگەر نەتوانن نەوت بفرۆشێت یعنی ئێستا ئێران نزیکی شاید 1.5 تا 2 میلیۆن بەرمیل نەوت بفرۆشێ لە ناو ساڵێکدا لە ناو ڕۆژێکدا ئەگەر ئەمە بە ئێستلاح کێشەی تێبگۆ ئێرانی تر قدرەتی بە ئێستلاح هەناردنی نەوتی نامێنێ و ئەرزی نییە دولاری نییە کە بتوانێت بە ئێستلاح کاڵا بۆ خۆی بسێنێ وە زیانانێکی زۆریش کە لە ناو اقتصادی ئێران کەوتووە ناو بنکە سەربازیەکان کەوتون ناو بنکە موشکیەکانە و هەروەها دامەزراوە ئەتۆمیەکانە کەوتون ئالان تو هەر نزیکی شاید 5 تا 10 میلیارد دلار بێ هەر ئێستا هەر بەڵێ بۆ ئەوە کە دروست بێتۆ لە زمانێکی زۆر دەبان نزیکی 10 تا 20 میلیارد دلار هەزینەی دەبێت ئەمانە کولەن هەزینانێکن تۆ هەزینەهای گەشتیاری حەسێوکە هاتوچوو حەسێوکە گواستنەوەی بە ئێستلاح کاڵا حەسێوکە ئەمانە خۆی هەزینانێکی زۆری هەیە قیمەتی وزە حەسێوکە نەوت بنزین لەناو ئێرانە حەسێوکە ئەمانە گشتیان خۆی تەئسیرێکی زۆری لەسەر تەوەڕمەوە هەیە و هەروەها لەسەرەوە کە ئێران بتوانێت کاڵا بۆ خۆی بێنێت چونێڕان نێمێت باین هەم حمڵ و نەقڵی بە ئێستلاح گواستنەوەی دەریاییمان نەواوە گواستنەی ئاسمانیمان نەماوە ناو ئێرانە حتا ئەگەر شتێکیش بێ پوڵێکیش بێ کە بتوانێت واردی بکە ئێستا ئاسمانەکان بەسراون کە بتوانێت ئەو شتانە واردی ئێران بکە و ئەمە بارودۆخێکی زۆر ناکۆک لە ناو ئابووری ئێرانە لە ئایندا ڕوودەخا و هەزینانێکی زۆریش کە ئێستا لەسەر اقتصادی ئێران کەوتووە ئێستا مەسەڵەن فقط یەک مەساڵتان بۆ بم ئێمە سیستمێکی پەدافەندی ئێرانیمان هەیە بە ناوی باوەڕی 373 هەر بەرگریەکی ئەم سیستمە ئەم بە سیستمی باوەڕە بتوانێت ئەنجامی بان نزیکی 5 تا 10 میلیۆن دلار هەزینەی هەیە یعنی تۆ هەر موشەکەکان 1 تا 2 میلیۆن دلار هەزینەیان هەیە سیستمە پەدافەندیەکان هەزینەیان هەیە کێ خۆ هەم بۆ ئیسرائیل ئاوایە ئەڵان F-35 ئیسرائیلی نزیکی 100 میلیۆن دلار قیمەتیە خۆ ئەمە هەر ئاسیدێک یازیانێکی پێبگەیە ئەتوانێت هەروانەکە دەزانین حد لەسەر بورسی ئێران و لەسەر بورسی ئیسرائیل و لەسەر بورسی جیهانی و ئەمانە تەسیراتێکی زۆر گرنگی بووە ناتوانێت ئەم تە زۆر بەردەوام بێ چون زیانێکی زۆر لە ئابووری دنیاییەدا وەلی لە کورتە خاوێنە احتماڵەن بە نەتیجەیە بگەین لە دوا بگەڕێنەوە سەر مێزی مذاکرە دوای ئەوە کێ ئیسرائیل توانی دەستکەوتەکانی خۆی ناو ئەم شەڕا دکتۆر بەهرامی زۆر سپاس دکتۆر سیامک بەهرامی بەداتا و ژمارە زانیاریەکی زۆر باشتان پێداین سپاس کە لەگەڵمان ئامادە بوون جیاواز لە بابەتی جەنگەکەی نێوان ئێران و ئیسرائیل بۆتان باسەکەم کە زیاتر لە 100 خانووی گەشتیاری لە سنووری قەزای ئامێدی سەرجەمیان بێمۆڵەتن ئەوش بووەتە جێگەی ناڕزایەتی خاوەن ئۆتێل و مۆتێلەکانی ئەو قەزایە کە ئەوان مۆڵەتی گەشتیاریان هەیە هەموو باجەکانی خۆیانەیەن و بەپێ ڕێنماییەکان هەموو ئەو باجانەکە لە سەریان ئەیدەن بە حکوومەت بەڵام خانووەکان هیچ مۆڵەتێکی گەشتیاریان نییە بۆیە داوا ئەکرێت ئەوانیش مۆڵەت وەربگرن گەشت و گوزاری و قەزایش ئەڵێت ئێمە کار لەسەر ئەوە ئەکەین لە کاتێکی نزیکە هەمویان ببن بە خاوەنی مۆڵەتی فەرمی ئەگەرنا ڕێگە نادرێت گەشتیار وەربگرن ساڵانە لە سنووری قەزا ئامێدیە ژمارە موتێلان ئەدزێدەبوونێدانە ئەو پشێوەیەکی فەرمی مولەت بۆ هێنە دروستکردن ji bo vehewandiنا geştyaran. Ed beramberda li vê deverê sadan xaniyên taybet hene hawlatî dide nevkirê bû geştyaran bêk û muleta fermî hebît. Ev ê çendê jî nerazîbûn il devxudanên ûtêl û mûtêlan durust kiriye. Lazim her tiştek fermî bît hemî wekî ek bin. Min îcoza hebî ruxsat hebîtin ya he nebîtin ya he hebît ya he nebîtin lazim hemî hebît. بس اف تشتا برو پشت هندك زفرن خطيت حكمتي بيجابو شي سياحوما يوم منطقه مدي همي سهيبن وتسهيبو دوجي يعني او حق و بو جو درموت دات بينيتا دروا مصاريفات خو بينيتا دروا اداره خو بينتا قالكو اداره وبتني سر في شولي بتني هوين الدفما سهيبو جي خدونه اوتيلو يعني ابد اجازه يعني چنا بيتن كيمي 3 مليون نودا اوی چیزام بخواه مثلا 3 میلیون آبدت اجازه خود چه کتن خطانه خانیه که اون مزرعه که اون هر جایی که به اجازه بیتن بیتن همه مرتاح گشتیارو بکتت خانی و اون مزرعه و بیک و اجازه تشتکه بیتن سوای دوز با مثلا مشکله گشی چه بیتن اجازه نی نکبرای دیده چه خوش به مشکل در خیتن گشت و گزار آمیدی دبیجید
دنها د امکار لسر هندی دکین کو او خانین تایبت جی مولتین گشتیاری درست بکن. پلانیو بهات یا دارشتن هندک رنما دبو در کونش پارزگاه دو که چندین کمبونی سر هاتینا انجام دان کو اوه جی آن بهنا راگرتن یان جی او جی وکی جه دیتر ببنا خدان مولتت گشتیاری کو ضرائبت خو اجازت خو چه بکن و پاشی وکی دجن شوله خو بکن. جبر کو اف دوره کا گشتیاری سالانه ریجه کازورا گشتیاران سردانا و دوره دکن اولورزی هاوینه جهن و حواندنا گشتیاران پردبن. لسنور قضا آمیدیه همی موتیلین گشتیاری مولتین فرمی هنه. دبرانبر دا صدان خانین تایبت هنه لی مولتین فرمی نینن و گشتیاران وردگرن. اوه چنده جی نرازی بون پیدا بوینه. در عرب کورسات نیوز ئامێدیە. بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابووریەکانم پێشکەشکردن سپاسکە بینەرمان بوو.